سڵاو ناوم پەریە پەری نووری و ماوەی 8 ساڵە لە ئەڵمانیام لە شاری ووپەرتالین لە نزیک دیسلدۆرف و فەرموو کارەکانمان ببینن. ویستم تۆزێ باسی کارەکەمتان بۆ بکەم. جلی کوردی ئافرەتانە بە خۆمان لێرە دەیاندورین، تەبعاً بە خۆم دەیاندورم و حازریان دەکەین، چکە لەبەروەی مەسەلەن کە خەڵک دێ لە شاری تکە و لە وڵاتی تکە ناتوانێت چاوەڕێکە هەتا هەفتێک دو هەفتە بۆیان دەدووری، لەبەروە حازر و ئامادەکراومان زۆرە و لە بۆ کرێشەمانە چکە لێرە بەڕاستی کرێ خواستێکی زۆری لەسەرە، خەڵک زۆر حەزەکات، چکە بەداخەوە برێن ئێستا ئافرەتی کورد یەک جار جلکێکی لەبەر دەکا عەفلەت پێ دەکا، ئیتر جاری دووەم لەبەری ناکاتەوە. ئەوە شوێنی کارەکەیە، قماشەکان هەمووی هەر لێرەیە و لە خوارێش حینەن شوێنمان هەیە. بەخوا کوردستان بەحام لە هەموو وڵاتێک لە بۆی دێ، هەندێکیان مەسەلەنی هیندستان و پاکستان و هەندێکیانی تورکیا و ئەوانەیە، یعنی لە هەموو وڵاتەکان نۆرمال لە بۆی دێتن، بەس چونکە تەبعاً ئەوە نییە برێ مارکەی بزەبت وڵاتەکی لەسەربی بزەبت بزانی ئیچ وڵاتە چییە، بەس بەحام هەم لە ئەکسسوارەکان و هەم لە قماشەکان تێکەڵە، ینی لە کوردستان ئی هەموو وڵاتەکانە دێت. ئەوە جلی ڕەشە، بەخۆی جلی ڕەش هەموو تەمەنێک حەزی پێەکە، هەموو تەمەنێک ئەوە لەبەرەکە، مەسەلەن تەمەنی گەنج و تەمەنی زۆربەی مەسەلەن تەمەنیان 15 ساڵە، بەس لە هەمان کات زۆر حەزیان لە جلی ڕەشە. جلی ڕەش زۆر جوانە و تەبعاً بە ئەکسسوارەوە بەخۆی جلی کوردی ڕاستی یعنی ئەکسسوارەکانی بەنسبەت هاتنی شتەکان هەمووی لە کوردستانەوە دێت، تەبعاً لە شاری هەولێر و سلێمانی و دهۆکیش لە بۆمان دێ. بەنسبەت بردن و فرۆشتنی شتەکان بەڕاستی لە هەموو وڵاتەکانی ئەوروپا هەتا بگرە ئەمریکا و کەنەدا، و هەیە داوای دەکا مەسەلەن قیاسەکەین بۆ دەنێری، ئێمە بۆیە دەنێرین و هەیە دێت بەڕاستی ئێستا هەیە لە بەریتانیا دێ، لە هۆڵەندا، لە فیلەندا، لە هەموو وڵاتەکانی ئەوروپا دێن بۆ ئێرە. ئەو خانمە لە سەرەتای برێن دەستپێکی ئیشەکەم لەگەڵمە و بەبێ هیچ بەرامبەرێکیش من زۆر حەزم لێ بوو باسی ئەوە بکەم کە ئەو خانمە بەڕاستی وەکو کچی خۆم وایە، بەبێ بەرامبەر تەنها بڵێن خاوەن مێرد و منداڵە، مێردەکەی دەڵێ مادەم ئیشەکە کوردایەتیە و بۆنی کوردایەتی لێدێ و لەگەڵ تۆیە، زۆر بە خۆشحاڵیەوە دێت لە هەموو کاتێک، هەر کاتێک کە داوای بکەم ئیشم پێی بێ ئەوە دێت بۆ لام. ئیرۆ باژارێ بۆ پرتال هاتن جەم خوشکا پێری ئەم جلگەی کوردی چێ دەکەن، ئەز جلگەی کوردی ڕۆمڵخوا کردە، ئەز ئالیکاریە بە خوشکا پێریر دەکەم لە باژارێ بۆ پرتال کلۆتس بانشتراسە 11 جلگێ حرتم جلگێ منی نهتێن قماشێ نهتێن شنا gelek جوانتên اکسسواراتێنە مودێلاتێنە جلگێ حازر jî hene me dirûtine hazirin mesela hinek hene ji dervî Alman dosînin ya talep dikin mesela mecalê wa tune de bisekinin yawlo em hem hazir hene û hem qimaş jî hene karin em ji war bidrûn karin qimaşê got ew bixwazin û em didin kiras didin kirê jî مثلا ئەیگۆ داخوازیاوە کرێ هەبە مەسەلەن نکاربن بکردن یاولۆ. بەنسبەت مۆدیلێکی تایبەتی خۆت هەبێ جلی کوردی چۆنە بەڕاستی، ینی وەکو هوەرێکە تۆ دادەنیشی، ینی هیچ ئەوەیەکت نییە، بەرنمەیەکت نییە، بەس لە خۆتەوە چەند ڕەنگێک تێکەڵەکەی، چەند مەسەلەن قماشێک تێکەڵەکەی، بەس ئەوە نەیە بەڕاستی جلگەی کوردی لەکنەمە زۆر گرنگە کە زۆر نەشێوێندرێ، ینی هەر وەکو خۆی بمێنێتەوە، چکە بەداخەوە هەندێک یعنی کە فەقیانە و شتەکانی لێ دەکەنەوە یان تۆزێک دەیشێوێنن ئەوەی ناخۆشە، بەڵام وەکوتر هەر جوانە وەکو خۆی بمێنێتەوە
دێتن دەرێ ئەوەکەم ناوێ فەقیانەی نەبێ دەڵێم یعنی چ بەڕاستی جلکی کوردی فەقیانە نەبێ یعنی کوردی نییە بەس بە حکمی وەی کە لە بۆ هەموو قومیەتەکان کوردی تورکیا و کوردی سووریا ئەوانە دەدورین طبعا ئەوان تۆزی جلکی کوردیان جیاوازە لەگەمە فەرقی هەیە ئیوان فەقیانەی نییە یعنی فەرقێکی هەیە بەڕاستی بەنسبەت جلکی پیاوان ڕاستی ئەم بەخۆم نایدورم تەوانی کوڕان و ئی پیاوان نادورین بەڵام خواستێکی زۆری لەسرە بەڕاستی خەڵک زۆر ڕۆژانە تەلەفۆن دەکا و پرسیار دەکا لەبەروە بە حازر هێنایمان بڵێن ئی پیاوان و منداڵان بە حازرە قیاساتەکەشی هەندێک جار مەزبوط و هەندێک جار زۆر مەزبوطیش نییە بەڵام لە هەمان کات باشیشە خەڵکێکی زۆر سوودی لێ دیتە و ئی کچانیش هەر ئەوش تقریبان هەر حازر هەیە و ئی کوڕانیش هەیە والله بەنسبەت بەراورد بە کوردستان نرخەکان طبعا فەرقی هەیە بەڵام فەرقێکی وانە لەبەروەی طبعا لە کوردستان ئەتوو یعنی بەو شێوەی ئەرکت لەسەر نییە مثلەن لێرە کرێ دوکان زۆر گرانە زەریبەکانت یان ئەتوو بووگاودەرت هەیە وەڵحاسر شتی زۆرت هەیە یعنی ناتوانێت و برێن بزەبت برێن وەکو کوردستانە فەرقێکی هەیە بەڵام فەرقەکەی لە هەمان کات نییە منیش بەڕاستی ئاسانکاریم کردووە لە بۆی کە هەموو کەسێک بتوانێت جلکێکی کوردی لەبەرکە لە ڕووی مەسەلەن سعرەکان و قماشی گونجاو هەیە قماشتکە هەیە و کرێشم کردیە یعنی خەڵک دەتوانێت جلکەکان بەکرێ ببە ئەوەی زۆر مهمە کە یعنی بە نرخەکی کەم بەکرێ دەبا یەکجار دەتوانێت عەفلەی خۆی پێدەکا و دوایە دەیهینتەوە ئێستا شوێنەکە یعنی زۆر بچووکە و پلانی ئەوم هەیە ئینشەڵڵا ئەگەر شوێنێکی گەورەم دەستکەوێ یعنی لەوە زیاتر ئەشیای بێنم یعنی لەوە زیاتر مەسەلەن جلی ئامادەکراوم هەبێ و قماشی نەوعیەتی ترم هەبێ و زۆر شتی تر هەیە بەڕاستی یعنی حەزەکەم ئەوەی هاتە دوکانەکە هەرچی شتی کوردەواری هەیە لە دوکانەکەم دەستی کەوێ بەس ئێستا بە حکمی جێ بەڕاستی جێم دوکانەکەم کچکەیە ناتوانم هەموو شتێکی تێدا دابنێم